الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا ولا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير الحمد لله حق حمده والصلاة والسلام على خير خلقه سيدنا محمد وآله وصحبه وعلى جميع أمته أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن سيدنا وقائدنا وعظيمنا محمدا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أما بعد مسلمانان بريز إيمان داران خوشويستان وعاشقان أوين داراني حضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم مسلماناني بقدر وبقدرانم جژنی پیرۆزی ڕەمەزانتان لێ پیرۆز بێت خوای گەورە لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت ئەم جەژنە و تەواوی جەژنەکانمان لێ پیرۆزکەی تاعەت و عیبادەتمان لێ قبوڵکەی خوای گەورە لێتە پاڕێنەوە بیکەیتە جەژنی سەرکەوتنمان بەسەر نەفس و هەوا و ئارەزوو نەیار و ناعەزانمانە بیکەیتە جەژنی شیفا و گەڕانەوەی عیززەت و نەسرەت بۆ مسلمانان ڕزگار بوونمان لە هەموو نەخۆشی و ناخۆشی و قەیرانەکان یا ربی خوایە لێدەپاڕێنەوە مسلمانان لە هەر ئەرزێکە هەن لە هەر شوێنەکە هەن بەدەست زاڵم و ستەمکارەوە ئەناڵێنن پەروەردگارە بە قودرەت و جنودی سەربازی خۆت فریایان کەوە لە ستەم و نەیار و ناعەز و دوژمنانی خۆت و دین و پەیامی خۆت ڕزگاریان کە و نەیار و ناعەزان لە ناو بەرەوە بیان بە بەناخی ئەرزا جەژنمان پیرۆز بێ و لێتان پیرۆز بێ هەمیشە لە خۆشی و جەژنابن ئازیزان و خۆشەویستان خوای گەورە لە قورئانە فەرمێت ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون أفرميت پەروەردگارمان ئێوە مانگی ڕەمەزان تەواوکەن و بەڕۆژوو بن مانگی ڕەمەزان تەواویکەن الحمد لله تەواومان کرد خوای گەورە سیحەت و عافیەتی پێداین بەسیحەت و عافیەتەوە بە ئیمان و بە دینەوە بە تەقواوە مانگی ڕەمەزانمان بەڕێ کرد بۆیە ئەفەرمێت ولتكبروا الله على ما هداكم ئێوە تەکبیر لێدەن الله ئەکبەر بکەن سوپاسی پەروەردگارتان بکەن بەم الله ئەکبەرە ولعلكم تشكرون رجاوايا ايوا بم الله اكبر ليدانتان بم تكبير ليدانتان سپاسی پەروەردگارتان کردبێت لەوەی کە خوای گەورە هیدایەتی داون لەسەر نیعمەتی ئیسلام لەسەر نیعمەتی ئیمان لەسەر نیعمەتی صحەت و عافیەت لەسەر هەموو نیعمەتەکان کە لە مانگی ڕەمەزانە خوا داوێتی بەم ئومەتە نازارە بە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مانگی ڕەمەزان هەموو لایەکمان ئەزانین و معلومە بەلامانەوە خوا ئەنواع ڕەحمەتی دابەزاندووە لوتفی کردووە بەرامبەر بە ئومەتی پێغەمبەری خوا ئەوەی ئەوەڵەکەی کردووە بە ڕەحمەت ناوەڕاستەکەی لێخۆشبوونە کۆتایەکەی ئازادبوونە لە ئاگری جەهەنەم مانگی ڕەمەزان سەدەقە و چاکە و خەستەتی خێری تایە بە سونەتێک بە حەفتایە و فەرزێک بە حەفتایە سنتێک بە فەرزێکە فەرزێک بە حەفتایە مانگی ڕەمەزان شەوێکی تایە معلومی هەموو لایەکمانە کە خێرەکەی بە هەزار مانگە ئەمە هەمووی نیعمەتی خوایە ڕژاندەری بەسەر ئومەتی پێغەمبەری نازدارە صلی الله عليه وسلم بۆیە من و تۆی مسلمان خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێن لە دوای تەواوکردنی مانگی ڕەمەزان ئێوە تەکبیر لێدەن وەک سوپاسگوزاریەک حەمد و سەنای خوا بکەن لەسەر ئەوەی خوا هیدایەتی داون شکر مەقامێکە خوای تەبارەک وتەعالا ئەیدا بە عەبدێک لە عەبدەکانی خۆی بەڕاستی ئەخلاقی بەرز بێ و ڕەوشتی بەرز بێ حەلاوەتی ئیمانی چەشت بێت شکر صیفەتی پەروەردگارە خوا ئەفەرمێت من غەفوورم من شەکوورم شکر مەقامێکە مەقامی پێغەمبەرانە صیفاتی پێغەمبەرانە ئەوەتە پێغەمبەری عەزیمی خۆمان ئەفەرمێت ئەفەلا
أن أكون عبدا شكورا أي نابي من عبدك سباس گزار بم خوا بتو أفرميت تقبيل ليدا الله أكبر بك لسر أويك وببيت سباس گزاري ومقام الشكر الدسكوي خوشويستان وخواي تبارك وتعالى أفرميت كم لبندكاني من شاكر بوا أفرميت يعني زورك لبندكان فرمانكاني خواتي بجناكن بەڵێ نوێژەکەن ئەهلی ئیمانن ئەهلی قبلەن بەڵام پەیامی خوا و پێغەمبەر جێبەجێ ناکەن وقەلیل من عیبادی الشەکوور هەندێک لە بەندەکانم شاکیرن ئەوانەی کەوا عاریف و خواناسن وەک پێغەمبەران ڕفتارەکەن وەک ساڵحان و خواناسان ڕفتارەکەن وسنجزي الشاكرين وخوا أفرمت بتأكيد إما پاداي شاكران وسواس گزاران دينوا جا توي مسلمان خوا داوي سواس گزاري لتوكا بتكبير ليدانت صفتي شكران بجيران أواني كوا أهلي سباسن أهلي شكرن مقام الشكران دسكوتوا أويا كوا هميشو دائم ببردوامي استقاميان هي نشاني سباس گزاران صفتي شكر مقام الشكر أويا كوا خواي تبارك وتعالى أيابو عبداني كوا استقامان هي لسر دين وباورو عقيدة وبيرو باوري خويان لسر عبادته جرالي خوا في غمري خوا صلى الله عليه وسلم فقد فاز فوزا عظيما أو جرالي خوا في غمري خوا بي جرالي بياميان بي جرالي نصيحتيان بي لدنيا ولا قيامتها سربرز أبي يكل فرمان كاني خوا في غمري خوا صلى الله عليه وسلم بسر مسلمانان و ایماندارانا ئەوەیە کەوا ئەبێ مسلمانان هەمیشە خۆشەویستی یەکتری بن هەمیشە برابن هەمیشە دۆستی یەکتری بن خاوەنی لێبوردن بن لەژێر پەیامی لا إله إلا الله ومحمد رسول الله بەبێ ئەوەی تەکەبر و فیز بەسەر یەکتریا بکەن كونوا عباد الله إخوانا همو أبي برابي برا أبي فرق جوازي نكا لنيوان يكتريا أبي براسي بغض حسادا لنيوان أنا النبي إنما المؤمنون إخوة فأصلحوا بين أخويكم بيامي إخوايا بيامي بيغمبر صلى الله عليه وسلم مسلمانان براي يكترين مسلمانان يكجستن مسلمانان يكجانن إيوه بيويستا لنيوان يكتريا أشتواي إعلان كان أشتواي دروس كان بيامتان بيامي أشتيا بويا بيغمبر إخوة فرميت صلى الله عليه وسلم لا تدخلوا الجنة حتى تؤمنوا نار نباش حتى إيمان نهينا وفرمي وإيمانشتان تواو نابي تا يكتريتان خوش نبي إن جاء بيغمبر إخوة فرمي أفلا أدلكم على شيء إذا فعلتم تحاببتم آية شتێکتان پێ نەڵێم ڕێنمونتان نەکەم لەسەر شتێ کە بیکەن و ئەنجامی دەن یەکتریتان خۆش ئەوێ وتیان بەلا یا رسول الله قال رسول الأعظم أفشوا السلام بينكم ئێوە السلام سڵاوکردن لە نێوان خۆتانە برەو پێ بدەن بڵاویکەنەوە سەلام لە یەکتری بکەن سەلام یعنی ئاشتی سەلام یعنی خۆشەویستی سەلام یعنی دۆستایەتی بۆیە پێغەمبەری خوا فەرمێ سەلام لە یەکتری بکەن ئێوە لە نێوان یەکتریا بۆ ئەوەی کەوا ئەگەر ئیماندارن ئەگەر یەکتریتان خۆش نەوێ ناڕۆنە باش ئەوەیشی کەوا هۆکاری خۆشەویستیە سەلامکردنە لە یەکتری یعنی ئەو دڵتە پاکەیتەوە خۆشەویستان لە کاتێکە مسلمانێک هەڵەیەکەکە هەمومان قابلی هەڵەین كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون هەمووی بەڕاستی تووشی هەڵە ئەبێت بۆیە پێویستە ئینسانی مسلمان هەمیشە دان بە هەڵەی خۆیان بنێ کاتێک مسلمانێک هەڵەیەکا بەرامبەر برایەکەت خوشکێکت دراوسێکت جیرانێکت هەڵەیەکا بەرامبەرت تۆ بە دڵێکی فراوانەوە هەڵەکەی لێ قبولکە ئیلتەمیس لأخیک 70 عوزرا بۆ برای مسلمانت 70 عوزری بۆ بێنەوە یەکسەر دڵ پیس مەکە بەرامبەری یەکسەر دڵ کرمەڵ مەکە بەرامبەری ئەمە پەیامی پێغەمبەر و ئیسلامە خۆشەویستان داوای لێبوردن و ئیعتیزار هێنانەوە بۆ بەرامبەرەکەت بۆ مسلمان بۆ ئیماندار بۆ کەسوکارت بۆ چواردەوت ئەمە سەقافەتە ئەمە ڕۆشنبیریە ئەمە عیزەتە ئەمە ئەخلاقی بەرزی پێغەمبەران و صالحان و پیاوچاکان و ئەصحابی پێغەمبەری خوایە ئەمە ئیهانە بە نەفس نییە ئەمە خۆ ڕسواکردن نییە ئەمە خۆسوکردن نییە خۆشەویستان زۆر کەس وازانێ کاتێکەوە برایەکی هەڵەیەکە بەرامبەری یا کەسێک هەڵەی کردو بەرامبەری یا ئەم هەڵەی کردو بەرامبەر بە کەسێک بڕوا داوای لێبوردنی بکە ئەمە وا ئەزانێ بەڕاستی ئیهانەی بە نەفسی خۆی کردووە خۆی زەلیل کردووە خۆی ڕسوا کردووە نەخێر ئەوە عیزەتە ئەوە سەقافەتە ئەوە ئەخلاقی بەرزی پێغەمبەرە و مسلمانانە کەواتە تۆی مسلمان پێغەمبەرەکەت وإنك لعلى خلق عظيم پێغەمبەرەکە لەسەر بەرزترین ئەخلاق بووە پێغەمبەر داوای لێبوردنی لە ئەصحاب کردووە ئەصحاب داوای لێبوردنیان لە یەکتری کردووە خۆشەویستان کەواتە
ئەو کەسەی کە تۆ داوای لێبوردنی لێەکەی ئەبێ ئەوەندە بفامێت ئەوەندە مسلمانی کامڵ و ڕێک و پێک بێ وا نەزانێت تۆ داوای لێبوردنیەکەی تۆ ئەترسی لێی تۆ خۆت زەلیلەکەی بۆی تۆ ئەترسی لێی نەخێر ئەوە ئیمان و دینە ئەوە ڕقابەی خوایە ئەوە تەقوایە کە بەڕاستی وا پاڵی پێوەنێت بێ دەستی تۆ ماچکە بێ داوای لێبوردنی لێ بکە بێ ئەتیڤارت بۆ بێنێتەوە نەک تۆ خۆت بە متەکەبیر بزانی و خۆت بە ئەوە بزانی ئیتر تۆ پیاوێکی چاکی و ئەم لێدە دەستیان نەخێر لەبەر خوا نەبێ نایە مەرحەبایت کات تۆش لەبەر خوا قبوڵی کە پێغەمبەر ئەفەرمێ سەد ڕەحمەت ئەبارەیە لەو کاتەی کەوا دوو مسلمانە کێشەیەک لە بەینانە هەیە دەست پێش ئەوەی کە دەست پێ خۆی پێشەکات ئەوەی یەکەم جار ابتدا بە سەلامەکە ئەڵێ ئەسەلام عەلەیکم سەلامی خوا لەسەر براکەم خوشەکەم دۆستەکەم جیرانەکەم ئەمە سەد ڕەحمەت وایە 99 ڕەحمەتیان بۆ ئەوەیەکەوە دەستی خۆی پێشخۆ سەلامی کردو و ئاشتەوای دروست کردووە یەک دانیان بۆ ئەوەیەکەوە ئەگەر بەباشی جوابی داتەوە ئەگەر باشی جوابی نەداتەوە خۆی بە گەورە بزانێ خۆی بەوە بزانێ ئەم پیاوی چاک ئەم لێ ترسێت دڵنیا بە ئەو ڕەحمەتەی ڕوا بۆ کەسێکەوە یەکەم جار سەلامی کردووە دەستی خۆی پێشخستووە کەواتە تۆ مسلمان لە بەرامبەر مسلمانە ئەبێ زەلیل بێ ئەبێ خۆی بە زەلیل بزانێ خۆی بە گەورە نەزانێ متەکەبیر نەبێ گەورەترین داوای لێبوردن لە تاریخ و لە مێژووە کە تۆمار کرابێ لە ناو ئەسحابی پێغەمبەری خوا تۆمار کراوە بڕۆن تاریخ خوێنەوە کە ئەسحابی پێغەمبەر چ خۆشەویستێک لە نێوانان هەبووە چ ڕێز و حورمەتێک لە نێوانان هەبووە بۆیە پێغەمبەری خوا ئەسحابی کەالنجومی بأيهم اقتديتم اهتديتم ئەسحابەکانی من هەسارەکانن ئێوە دوای هەر کامیان کەون ئێوە هیدایە دراون ئەسحابی پێغەمبەری خوا خاوەنی تەسامح خاوەنی لێبوردن خاوەنی خۆشەویستی خاوەنی ڕێز بوون لە بەرامبەر یەکتریا بەڵام زۆر بەداخەوە ئێمە ڕۆژانە هەڵەیەکەین بەرامبەر یەکتری دوژمنی یەکترین قسە بە یەکتریەوە ناکەین لەگەڵ یەکتریا مەرحەبای ناکەین زۆر جارێکە هەڵەمان کرد ئیتر ئەم هەڵە ئەبێتە ئەوەی کەوا بە تەواوی من و تۆ قەتعی عەلاقەت لەگەڵ یەکتریا بکەین لەگەڵ دراوسەکەمانە لەگەڵ براکەمانە لەگەڵ خوشکمانە لەگەڵ چواردەورمانە ئامادەنین داوای لێبوردن بکەین خۆمان بەکەم ئەزانین ئەگەر داوای لێبوردن خۆمان بە سووک ئەزانین نەخێر ئەوە عیزەت و سەقافەتە ئەوە ئیمان و دینە ئەگەر بەرامبەرەکەی جوابی نەدایتەوە تۆ بێ لەدەستخوا تۆ پەیامی خۆت گەیاندووە ئیتر 2000 پەیامت خۆی گەیان ئەو بەگوێی نەکردی ئەو بەگوێی خوا پێغەمبەری خوا نەکرد مانای وایە ئەو خوا خۆی ڕسوا و زەلیلەکە کە ئامادەنی ئاشتەوای دروستکە چونکە خوا ئاشتەوای پێخۆشە خۆشەویستان لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەتی بیلالی کوڕی ڕەباح لەگەڵ حەزەتی ئەبوو زەڕی غەفاریە حەزەتی ئەبوو زەڕ کێشەیەکی لەگەڵا دروست کرد لە ئەسنای قسەکردن و تەکەلوم و مەناقەشە حەزەتی ئەبوو زەڕ فەرمووی یەبنە سەودا ئەی کوڕی ئافرەتە ڕەشەکە حەزەتی بیلال زۆری پێ ناخۆش بوو زۆر بێتاقەت بوو ئەوە بوو فەرمووی واللهی لأرفعنك إلى رسول الله أي جيم پیغمبر صلى الله عليه وسلم تو بمن وتو كري آفرد الرشكة تو إهانت بمن كردوا تو من عيب دار كردوا جيان دي خدمتي پیغمبري نازدار فرمي زرت الربو فرمي أبا زر إنك امرؤ فيك جاهلية تو پیاوێکی ئێستەی صیفەتی زمانی جەهالەت و نەزانینەتیایە ئیسلام ڕەحمەتە ئیسلام بەرەکەتە ئیسلام ئەخلاقە ئیسلام ڕەوشتە الدین و المعاملە پێغەمبەری خوا فەرمی دین یعنی معاملەی جوان یعنی ئەخلاقی بەرز تۆ صیفەتی ناشرینی زمانی نەزانین و جەهالەتیایە ئەمە صیفەتی منافقی و کافرەکانە تۆ چۆن ئەم کارت کردووە یا ئەبازەر قوڕی پێوە دەستی کرد بە گریان فەرمی یا رەسول الله ئیستەغفر لی داوای لێخۆشبوون لەخوا بۆ بکە ئەوە 1000 جار تۆبە ئەڕۆم دەستی بیلال ماچەکەم کوڵمم دەم و چاوم ئەخەمە ژێر پێی بیلالەوە بەس بیلال لێم خۆش بێ گردنم ئازادکە هات بە گریانەوە سەری خستە سەر ئەرز وتی ئەی بیلال ئەی بیلال وەرە گردنم ئازاکە ئەبێ ئەو پێ مبارەکانە و بخەیتە سەر کوڵمەکانم سەر دەم و چاوم گردنم ئازاکە بیلال بە گریانەوە فەرمووی بە قوربانت بم چۆن پێ ئەنێم بەسەرێکە سوجدەی وە پەروەردگار بردبێ وتبێتی لا إله إلا الله محمد رسول الله بەرزی کردەوە و ناوچاوانی ماچ کرد فەرمی 1000 جار گردنت ئازابێ خۆشەویستان من و تۆی مسلمانیش خاڵەکەین بەرامبەر یەکتری ئەبێ دەرز لەم زاتانەوە وەرگرین ئەمانە ئوستادی ئێمن ئەمانە قودوەی ئێمن ئەمانە پێشەوای ئێمن کەواتە تۆی مسلمان کەسێک هەڵەی بەرامبەرت کردووە لێی ببوورە وەک حەزەتی بیلال هەڵەت بەرامبەر هەر کەسێک کردووە وەک حەزەتی ئەبازەر خۆت بەکەم مەزانە بەکەمی مەزانە
نفسی خۆت بشکێنە ئەوە نفس و شەیطانە ئین النفس لأمارة بالسوء ئەمڕۆ پێکا بە تاوان ڕۆژوو پەیامی ڕۆژوو ئەوەیە کەوا تەقوا بە تۆ بکە خوا بەڕێقی بزانی خۆت بەکەم بزانی لە ئاستی مسلمانە لە بەرامبەر مسلمان و ئیماندارە دۆست و خۆشەویستانی خۆت لە بەرامبەریانە خۆت بەکەم بزانی و داوای لێبوردنیان لێ بکەی خۆشەویستان ئەم داوای لێبوردنە وەک ئەرز بکەن عیزەتە سیلێ ڕەحم بەجێبێنن هاتووی چڕوپڕ یەکتری بکەن جەژن پەیامی خۆشەویستیە پەیامی ئاشتیە پەیامی هاتوچۆیە پەیامی گردن ئازاییە پەیامی هاوکاریە سەردانی ماڵاتیوەکان ماڵە بێوەژنەکان دۆستەکانی خۆتان ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کەوا لە جێگا کەوتون چاوەڕێن دۆستێکیان سەلامێکیان لێ بکە ئەو سەلامی تۆ دڵی خۆشەکە سرور تدخلی على قلب المسلم أو على مسلمين أفضل الأعمال بقولترين كردوا باشرين كردوا ويكوا پێکەنین و زەردەخەنە بخێتە نێوچاوانی نەخۆشیەکەوە نێوچاوانی زەبوونێکەوە منداڵێکی بێباوکەوە دەست بەسەریا بێنە خزمەتی بکە جەژنانەیەکی بەرێ خوا دڵت خۆشەکە خوا سەربەرزتەکە خوا بە گەورەترین کردەوە تەنووسێت خۆشەویستان بۆیە جەژن هەمووی بەگشتی ڕەمزی قوربانی و ڕەمزی خۆشەویستیە خوای تەبارەک وتەعالا لێمان قبوڵکە یا ڕەبی خوای گیان لێ دەپاڕێنەوە ئەم جەژنی ڕەمەزانمان لێ پیرۆزکەی تاعەت و عیبادەتیمانگی ڕەمەزانمان لێ قبوڵکەی عاقیبەتمان بەخێر بگێڕی ئیستیقامەمان پێبەخشی لە سوئی خاتیمە لامان دەی حوسنی خاتیمان پێبەخشی ئیسلاحی حاڵی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان بکەی بە سەربەرزی و بە ئیمان و دینەوە بژین ببنێ زیندوو بینەوە یا ڕەبی خوای گیان دڵمان پڕ لە خۆشەویستکەی لە بەرامبەر یەکتریە هەموو مسلمانێکمان خۆش بووە فرق و جیاوازی نەکەین ئەوەی کەڵێ لا إله إلا الله محمد رسول الله یا ربی خواه بغض دڵمانە نەبێ بەرامبەری یا ربی خواه هەموو ئەهلی قیبلەمان خۆش بووە یا ربی خواه گیان لێ دەپاڕێنەوە لە باوکو دایکمان خۆش بە خۆمان و باوکو دایکمان لە ئازاد کراوانی مانگی ڕەمەزان حساب بکەوە ئەژمار بکە پەروەردگارە بە لوتف و کەڕەمی خۆت یا ربی خواه بەسەی بە کەساسی و داماوی تەسکی و تاریکی ناو گۆڕمان نابێتەوە یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتە لە دەرگای ڕەیانەوە مانکەی بەژوورەوە کە تایبەتە بە ڕۆژوانانەوە جەزای تایبەتی خۆتمان بیتەوە پەروەردگارە لە خزمەت پێغەمبەری نازدارە لەسەر حەوزی کەوسەر پەروەردگارە بەدەستی و پێغەمبەرە نازدارە تێر ئاومانکەی لە ئاوی کەوسەر لە نەکبەتی و دنیا لە نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمانکەی پەروەردگارە یا ربی خوای گیان دەپاڕێنەوە ئەوەی بەرامبەر بەم خاک و میلەتە بەرامبەر بەم میلەتە زاڵمە ستەمکارە چاوی بە کوردستانە هەڵنایە یا ربی خوایان قەتڵ و عاممانەکە خوێنمان بە حەڵاڵە زانێ جەرگمانە سووتێنێ و جەرگی خانەوادەکانیم خاکە سووتێنێت یا ربی خوای جەرگی بسووتێنیت یا ربی خوای بەناو دینەکەی تۆوە بەناو الله و بەرو لا إله إلا اللهوە وڵاتمان سووت ماگەکرێ وڵاتمان وێرانەکرێ جەرگی دایکان و باوکانە سووتێت چەندەها عائلە لەم جەژنەدا کە جەژنی ڕەمەزانە چەندەها مناڵەتی و کراوە چەندەها باوک و دایک جەرگیان سووتێنراوە بەناو دینەکەی تۆوە یا ربی خوای لیان قبوڵ نەکەی یا ربی خوای جەرگیان سووتێنی جێش و جاشیان نەناوبەری ئەوەی پشتیوانیانە ئەوەی لەگەڵیانایە ئەوەی هاوکاریانەکە ئەوەی ڕێیان بۆ خۆشەکە یا ربی خوای لیان قبوڵ نەکەی ئێمە میلەتێکین عاشقی پێغەمبەرین مسلمانی نەڵێن لا إله إلا الله ومحمد رسول الله تەمسیلی جوانی ئیسلامەکەین پەروەردگارە یا ربی خوای بێبەها نامانەوە یا ربی خوای لێت ئەپاڕێنەوە قودسی داگیر کراو لەلایەنی جوولەکەی خەسیز و پیسەوە هەمیشە و دائیم ئەزێتی مسلمانان ئەدرێت ئیهانە بەو شوێنە شەریفەیە کرێت بەو شوێنە مبارەکەیە کرێت بە تایبەت لەم ڕەمەزانە قەتڵ و عامی مسلمانی تیا کراوە ئیهانە بۆ شوێنە کراوە خوایە وعدی خۆتە و وعدی تۆ ڕاستە بەرامبەر مەزلوم فەرمووتە لەئەنسوڕەنەکەم وەلەو بەعدە حین ئەی چینی مەزلوم مستەملێ کراو سەرتانەخەم ئەگەر پاش باوەیەکی بێ خوایە ئەو چینە ئەو مسلمانانە لەو خاکە و لەو شوێنە و لەناو قودسایە مەزلومن ستەملێ کراون لەلایەن جوولەکەی مەلعونەوە یا ربی خوای گیان بەرد و سیل و سەرەتانان بۆ منێرە جێش و جاشان لەناوبەرە سووک و ڕسوایان کە مسلمانان سەرخە وحدەتی مسلمانان دروست بێ یەکریزی مسلمانان دروست بێ قودسی شەریف جارێکتر ڕزگار بێتەوە خوایەها لێت ئەپارێنەوە چەندەها زاتێک و سەلاح الدینمان بۆ دروستکەی بتوانێ مسلمانان یەخات خاکی مسلمانان ڕزگارکە مسلمانان لەژێر لا إله إلا الله ومحمد رسول الله کۆکاتەوە یا ربی خوایە تەنها دەستاڵی دوعامانەیە پەروەردگارە بێبەها نامانەوە
تۆ باشترین پشتیوانی، تۆ هێز و قودرەتی لایە، جنود و سەربازی زۆرت هەیە پەروەردگارە، بە جنود و سەربازی خۆت فریای مسلمانان کەوە مسلمانان لەم هەموو نەکبەتی و نەهامەتی ڕزگارکە، وەحدەت و یەکریزی بخەرە ناوان، جەژنمان جەژنی عیزەت بێ پەروەردگارە، دڵمان خۆشکەی، دڵی هەموو مسلمانان خۆشکەی، ئەوانەیش کەوا ناڕەحەت بوون لەم جەژنا و جەرگیان سوتاوە، خوایە سەبر و سەباتیان پێبەخشە، خوایە سەبوریان بە، یا ڕەبی خوایە جەزایان بیتەوە، جەزای مولایەکمان بیتەوە. آمین آمین. أقول قولي هذا